بیسەران و بینەرانی بەڕێز دەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە تاوتوێکردنی پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و هەروەها سیاسەتی داهاتووی ئیدارەی ترامپ بۆ هەرێمی کوردستان. زۆر جار ئێمە لە باسی ڕۆژ و لە مینبەرەکانی دیکەی کوردستان 24 باسمان لە سیاسەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا کردووە، بەڵام زۆربەی شرۆڤەکان لە کەسایەتیە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە بووە. بەڵام ئەم جارە کەسێکی دیکە میوانمانە، ژەنەڕالێکی خانەنشین کراو کە بەشدار بووە لە سوپای ئەمریکا لە ساڵی 2003 و لە 2014 لە هەرێمی کوردستان ژیاوە شانبەشانی سوپای ئەمریکا لە نزیکەوە ئاگاداری پێشمەرگە و کێشەی کورد لە هەرێمی کوردستان بووە. ئەویش ژەنەڕالی خانەنشینکرا و ئەنری ئۆدینیۆ کە وەکو باسم لێوە کرد کەسایەتێکی دیاری هەیە و کەسێکی نزیکە لە کۆماریەکان و دۆستی نزیکی ڕاوێژکاری سەربازی سەرۆکی هەڵبژێردراوی داهاتووی ئەمریکا دۆناڵد ترامپە و بەڕێز ئۆدینۆ نووسەریشە لە هەمان کاتدا لە ئەمریکا. بۆ قسەکردن لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا بەڕێز ئۆدینۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەخێر بێت بۆ باسی ڕۆژ. بەڕێز ئۆدینۆ، پێم باشە لە زاری بەڕێستانەوە گوێبیستی ئەوە ببین زۆر جار باز لە پۆلینکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا دەکرێت بە بۆچوونی ئێوە، یعنی ئەگەر ئێوە پۆلینی بکەن ئەو پەیوەندەی هەرێمی کوردستان و ئەمریکا لە چه ئاستێکدایە؟ Well, I think it's better than ever. Years ago, صالك لمبر أمريكان دەتوانی نەخشەی کوردستان بدۆستنەوە من ئەو گلەیە لەسەر ئەو زانەرە بەهەڵانەدا دەکەم کە لەسەر کورد کۆ دەکرانەوە، بەڵام لە 2014ەوە لە مانجی حوزەیران لەوێ کوردەکان لە تەواوی هەواڵەکانیان داپۆشیوە، هەروەها بۆ کاری کە هەمووان دەیسانین لەو کاتەوە کوردەکان بەرەو پێش چوونە و هەوڵ تەقەڵای زۆریان داوە جەنجێک دەکەن کە بەرگریە لە تەواوی مرۆڤایەتی، بەڵام جێی داخا کە کوردەکان ئەوە ئەو ئەرکە دەجێڕن دەزانین کە شوێن و شوێن و هەڵکەوتە جوگرافی ئەستەمە، بەڵام ئێستا توانیویانە سەر بکەون و ڕێگری لە داعش بکەون دوجاریش خاکەکان لەو پەڕشتوریشەوە لە داعش پاک بکەنەوە بۆ ئەوەی بتوانن لە تەک پاراستنی کوردستان زیاتر لە 2 میلیۆن ئاوارەش بپارێزن. ئێستا هیچ ئەمریکیەک لە هەموو کات زیاتر باس لە کورد دەکەن. ئایا باش لە زانیاری باشیان هەیە؟ نەخێر، پێویست نییە. ئێمە هەوڵ دەدەین کە چیرۆکە کوردیەکان بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمریکیەکان بگەێنی. دیارە خەڵکی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بەدەر لە سیاسەت دۆستایەتێکی نزیکی گەلی ئەمریکا و هەروەها حکوومەتە یەک لە دواییەکەکانی ئەمریکا دەکات. بەو پێیکە لە ساڵی 2003دا ینی ئەمریکا بوو بە ڕزگارکردنی گەلی کورد لە دەستی ڕژێمێکی دیکتاتۆر، بەڵام هەندێک جار گەلی کورد مەترسی لەوەی هەیە کە ئەمریکا وەکو کارتێک کورد بەکاردەهێنێ، وەکو هاوپەیمان و وەکو ناوچەیەکی استراتیژی بۆ ئەمریکا مامەڵەی لەگەڵدا ناکە. Well, I think in 1962 لە ساڵی 1962 کە مەلا مستەفا لە جەنگ بوو لە باکووری عێراق دەچنگا، ئەو لەگەڵ ڕۆژنامە نووسە ڕۆژاوایەکان سەی دەکرد ئێستا ناویانم لەبیر نەماوە، بەڵام ئەوەی دەمەوێت ئەوەیە کە مستەفا بارزانی ئەو کات لە جەنگدا بوو لەگەڵ حکوومەتی عێراق، هەروەها لە تاوچوێی وەرگرتنی خۆڕێبەری ئۆتۆنۆمیدا بوو بۆ کورد. مەلا مستەفا ئەو کات توانی لە ڕێگەی ئەو ڕۆژنامە نووسەوە هاریکاری ڕۆژئاوا لە ئەمریکاشە وەرگرت. شتێکی زۆر گرنگی وروژاند. ئەو باسی لە سەدەی سعدی شیرازی کرد لە سەدەی 13ەوە کە
هاوپەیمانێتە هاوبەشەکان یاخود ئەو لانانەی کە هاوبەشان هەیە دەتوانن لە پێناو بەرژەوەندەکانیان کار بکەن. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئەمریکیەکان و کورد زۆر خاڵی هاوبەشیان هەیە، لە نێوانیاندا بەزەقی دیارن. ئەوەش نمونەیەکی سەرکەوتن دەتوانین لێوە بەرەو سەرکەوتن بڕۆن. ئایا ئیدارەی نوێ ئەو بەرژەوەندیانە لە بەرچاو دەگرێت و داخاتە پێشنەی خاڵەکانیان؟ بەڵام من وتارێکم هەیە کە لە وڵاتە گردوەکان بڵاو دەکرێتەوە باسان دێ بابەت دەکات، بەڵام یەکێکیان لەوانە هەرە دیارەکان ئەوەیە داعش ناتواندرێت تێک بشێندرێت بە بێ هەوڵی کورد. مرۆڤایەتی سوود لە کورد وەردەگرێت. بەڵێ پێشمەرگە پێویستیان بە هاریکاری سەربازی زیاترە، بە یارمەتی زیاتر، بەڵام ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە داعش بەیچێک کۆتای پێنایەت ئەگەر کوردەکان ڕۆڵی تێدا نەچێت. ئەمەش لە بەرژەوەندی کوردستانە، لە بەرژەوەندی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە، لە ڕاستیشدا لە بەرژەوەندی تەواوی مرۆڤاتیدایە. خاڵی دووەم ئەوەیە ئەو بیر و هزرە جیهادیە کە هەیە دەبەزێندرێ و تەک دەشێ بە درێژایی کات، وەک ئەوە کاتێکی زۆرتری دەوێت بۆ سەرکەوتن. بەڵا ئەو مسلمانی میانڕەو یاخود هزری ئیسلامی توانڕەو دەتوانێت سەرکەوتوو بێت. کوردەکان نەخۆت کوردە مسلمانەکان دەنگێکی میانڕەون کە دەتوانن بەسەرەوەدا زاڵ بن. ئەمریکیەکان ناتوانن ڕۆڵێکی وابجێڕن لەو بابەتەدا. ڕۆژئاوا بەگشتی ناتوانێت ئەو ڕۆڵە بجێڕێت، بەڵام دەتوانێت هەروەها پاڵپشتی کورد بکات، بەرگری لەو جۆرە دەنگەمیان ڕەوانە بکات، بە تایبەتیش کوردەکان، چونکە پرۆژەی زۆر باش هەیە. من ئێستا تێدەگەم کە کوردەکان ئەو کارە دەکەن. یعنی لە قسەکانی بەڕێستاندا زۆربەی لە قسەکان کە ئەوەی کە من سەرنجم تێدا ڕاکێشرا ئەوە بوو زۆر جار وشەی داعشت دووبارە دەکردەوە. ئایا هەرێمی کوردستان تەنیا لە شەڕی تیرۆر و شەڕ لە دژی داعش بۆ ئەمریکا گرینگە، یاخود خاڵی دیکەی هاوبەش هەیە هەرێمی کوردستان کە بۆ ئەمریکاش گرنگی هەبێ؟ It's important for many other things as well. زۆر بابەتی تریش بە هەمان شێوە دەزانین کە خاڵشی تری گرنگ هەیە کە بریتیا لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە باس لە پەرەپێدانی دیموکراسیەت دەکات. کوردستانێکی بەهێز ئەگەر سەربەخۆش نەبێت وا دەکات ڕێگە خۆش ببێت بۆ پەرسەندن و تەشەنەکردنی دیموکراسیەت. دەبێت لەو پێناوە کار بکرێت. وڵاتی یەکگرتوەکان خۆی لە دەستپێکدا دیموکراسەتێکی گەشەکردوون نەبوو. لە 1976 لەوێوە 30 ساڵی پێچوو تاتواندرا دەستور بنووسرێتەوە. ئەو ماوەیە وەک باسم کرد لە ڕۆژاوادەکە بەمە باس دەکرێت دیوارەکان کاتیان دەوێت و بە ڕۆژێک کوتای پێنان. پێم وایە پەرەپێدان و هەروەها هاندانی پرەنسیپ و بەها دیموکراسیەکان لە کوردستان لە بەرژەوەندی تاوی ڕۆژاوادایە لە هەمان کات. ببوورە ینی تۆ باس لە دیموکراسی کرد، بەڵام ئەگەر تەمەشای مێژوو عێراق بکەین لە ڕابردوودا ینی دیموکراسی نەچەسپێنراوە. ینی دەستور کە تۆ باسی لێوە دەکەی پێشەڵ کراوە، مافی سونە، مافی کورد، حتى نانەت قوتی خەڵکی کوردستانیش لەلایەن بەغدا بردراوە. بۆ سربەخۆیی ئەمریکا تێڕوانینی چییە؟ کاتی ئەوە ناتوە ئەمریکا قەنەعەت بەوە بکە ئیتر دەبێ ینی کورد ینی ڕێز لە ئیرادەی گەلی کورد بگیرێ؟ Well, I think پێم وایە لەو کاتێکە ساکس بیکۆ لە 1960 کە دوای ئەو بەرهەڵستیانە چەسپاوە، بەغداد لەو کاتیشەوە بە باشی نوێنەراتی نەکراوە، هەروەها بەغداد خۆشی نوێنەراتی تەواوی دانیشتوانی نەکردووە. ئێمڕۆ کوردستان نمونەی هەرە باش بۆ پارێزگاریکردن و داکۆچیکردنە لە دیموکراسی باشترە
لە هەموو ناوچەکانی عێراق ئەوە نمونەیەکە کە زۆرێک لە ڕۆژئاواییەکان هیوای بۆ دەخوازن لە تەواوی عێراق ڕووبدات دووبارە بێتەوە. ئێستا کاتی هاوکاری و هەماهەنگی زیاترە بۆ داکۆچیکردن لە بەهادی فرەسەکە. زۆر جار گەلی کورد مەترسی ئەوەی هەیە لە دوای شەڕی داعش و لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاریانەی کە چاوەڕێ دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتە ئاراوە ئەمریکا چۆن لە ساڵی 1975 پشتی لە کورد کرد ئەم جارش ئەمریکا پشت لە کورد بکە. بۆیە من ئەو وتەی سادی شیرازی منایەوە ئەگەر ئێمە باس لە بەرژەوەندەکان بکەین لە ڕۆژئاوادا پەرە بەو دۆسیە بکەین وڵات یەکگرتوەکان و ئەمریکا خاڵی یاخود بەرژەوەندی هاوبەشی زۆریان هەیە لە نێوانیاندا، بەڵام پشتێکردنی 1975 زۆر پێناچێت یاخود ئەگەری دووبارەبوونی زۆر لاوازە، بەڵام باشترین شێواز ئەوەیە کە ڕێگری لەو جۆرە ڕووداوانە بکەین ئەوەیە بتوانین دۆسیەی خۆمان بسەلمێنین هەمان کاتیش جەخت لە خاڵە هاوبەشەکان بکەین وەک تێکشکاندنی داعش ئەمە بەرژەوەندیەکە لە نێوانماندا بتوانین ڕێگری و بەرگری خودشایەتی هێزری ڕادیکالتون ڕۆی بکەین، پرەنسیپەکانی دموکراسی پەرە پێ بدەین. خاڵشی تریش هەیە ئەوەیە کە لەوەتەی هێزی سەربازی ئەمریکا لە عێراق شاوەتەوە ئێران وەک هێزێکی خۆسەپێن و بەهێز بەدەردەکەوێت. هەروەها استراتیژەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکاش درک بەوە دەکات ئەوان ئێستا ئەوە دەخوازن هەموو سیاسەتیش بەو شێوەیە کار دەکات کە هاوسەنگی هێز دروست ببێتەوە تا ببێتە هۆکاری هێنانەکایەوەی سەقامگیری. ئەمەش کێشەیە لە عێراق، بۆیە دەسەبەرکردنی هاوسەنگی هێز بەهێزی کوردستان دەتوانێت هاریکار بێت. هاوکات بە بۆچوونی خۆشم وڵات یەکگرتوەکانی دەتوانێت هاریکار بێت لەو لایەنە. ئیدارەی ترامپ دەتوانێت وەک خواسیارم ئەوان ئەو بەرژەوەندی ئەو خاڵە هاوبەشانت دەبینن، ئەوان دەخوازن کە ناوەندێکی سەربازیش هەتایە لە کوردستان جێگیر بکەن کە بتوانن بەهۆیەوە هاوسەنگی هێز بگەڕێنەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێم وایە بۆ هەمووان ئەمە لایەنێکی باشە، وەک چۆن لە ئەڵمانیا ئەومان کرد دوای جەنگی جیهانی دووەم. ئێمە خێزانەکانیشمان دەناردەوێ، سەربازەکان لەوێ دەژیان بۆ ماوەی درێژ، لەوێ خێزانەکانن منداڵەکانن دەچوونە قوتابخانە. دەمەوێت هەماشت دووبارە بێتەوە لە کوردستان. ئەوە بەرژەوەندێکی هاوبەشە، هاوسەنگی هێز بگەڕێتەوە. شتێکی تریشەیە کە لایەنی ئابووریە، بەرژەوەندی هاوبەشی ئابووری. نەوت و وزەی کوردی ئێستا جێی سەرنجە، پەرەی سندووە. ئێستا ئەگەر باوەڕی بکەین یان نا بە شێوەیەک لە شێوەکان ئێستا بۆتە هۆی لەکنزیکردنەوەی ئەنقەرە و هەولێر. ئێستا لە ڕێگەی بەندەری جیهانەوە نەوتڕەوانە دەکرێت. ئەمەش وا دەکات ئەوەی باسم کرد کە یاریدەدەر بێت بۆ کورد زیاتر لەوەی کە هەیە. ئەگەر ئیدارەی ترامپ نەیتوانی سوود لەوە بگرێت، پێم وان نییە، تێناگەم چۆن ئەو کارە ناکات. پێم وایە تورکیا هاریکاری پێدەگات، هەروەها یەکێتە ئەوروپا سوود لەوە وەردەگرێت، چونکە ئەوان سوودێکی زۆر لە وزەی ڕووسی وەردەگرن. کوردستان دەتوانێت بازاڕەکانی ئەوروپا ببوژێنێتەوە. ئەمە تەواوی ئەو شتێکە ئەوروپیەکان هەوڵی بۆ دەدەن. کەواتە پێ دوایە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا پەیوەندیەکی کاتی نییە، استراتیژی و درێژخایەن دەبێت. بەڵێ پێم وایە کە پەیوەندیەکی درێژخایەن دەبێت. 5-6 خاڵی هاوبەش لە نێوانماندا هەن. ئایا ئەو پەیوەندە درێژخایەنە بەهۆیەوە لەسەر زەوین جێگیر دەبێت بۆ ماوەیەکی درێژ؟ بۆ پێی کە بەڕێستان نزیکن لە کۆماریەکان و لە دروشمەکانیشیدا ترامپ باسی لەوە کردبوو کە ئیدارەی ئۆباما بەرامبەر بە کورد کەم و کوڕی هەبووە، دەکرا کورد وەکو هاوپەیمانێک مامەڵەی لەگەڵدا
بکردبایە پێ دوایە لە داهاتوودا ترامپ بە کردار ئەمە بکات بە واقع بکات بە کردار و کورد لە داهاتوودا وەکو هاوپەیمانی خۆی قبول بکە وەک باسمان کرد لە ڕۆژئاوا لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەڵگە لە کارەکاندا لە دەرەنجامی کارەکانمانەوە دەبینی ئێستا پێم وایە کە ئاماژەی زۆر ئەرێنی هەن کە ئیدارەی داهاتوو بە شێوەیەکی هاریکارانەتر بۆ کورد مامەڵە دەکات پێ دەڵێن بۆچی بەڕێز ترامپ ئێستا پێکهاتەیەکی باشی ڕاوێژکارانی پێکهێناوە کۆکردوونەتەوە ئەوانە زۆر تامەزرۆی هزری سیاسی و ئایدۆلۆژی نین ئەوان تەنها توێژەر نین ئەوان زیاتر لە ڕووی کردداریەوە کاریان کردووە مایک فلینس یەکێکە لەوانە لە ئاسایشی نیشتیمانی کار دەکات جەنەرال ماتیس کە وەزیری بەرگری دەبێت هەردوو ئەو کەساتیانە لە عێراق بوون و بینیویانە ئەو لانە ئەرێنیانەی پێشمەرگە و کورد ئێستاش ئەومان بیستووە کە وەزیری دەرەوە دەستنیشان دەکات کە بەڕێوەبەری ئەکسۆن مۆبیل بووە پێم وایە ئەمەش بشاردەیەکی زۆر عەقلانەیە ئەوانە هەمویان ئامادەن کە دایان بە بوونی یاخود هێزی نەوت و وزەی کوردی بنێن ئەمە یاردە دەبێت بە کوردستان هەروها بۆ یەکێتی ئەوروپا و ناوچەکانی تریش دووەم بەڕێز ترامپ تا ئێستا ئەوەی من ئاگادار بم جێگیری بۆ بەڕێستیلس ئامادە نەکردو سەرڕای ئەوەش یەکێک لەو ناوانەی کە باسان لەوە دەکرێت جۆش بۆڵتن بووە دەزانین کە جۆش بۆڵتن بە ڕاشکاوی قسەی کردووە لەسەر بەرژەوەندی بوونی کوردستانێکی سەربەخۆ ئەگەر ئەو جێگر بێت پێم وایە ئەوە هەڵبژاردێکی باش دەبێت بەڕێزەوە دیدۆ هەرچەندە یەکەم وڵات کە هاوکاری هەرێمی کوردستانی کرد لە پاراستنی لە داعش ئەمریکا بوو هاوکاری باشی هەرێمی کوردستانی کرد لە ڕووی کردەیەوە و جێگری سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ترامپ پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان گرێدا و پشتیوانی خۆشی بۆ هەرێمی کوردستان دووپات کردەوە ئەمە ئەرێنی بوون بەڵام لە هەمان کاتدا گلەیش هەیە لە سیاسەتی ئەمریکادا بە شێوەیە کە هەموو جارێک ئەمریکا کە باسی هەرێمی کوردستان و تەنانەت پێشمەرگەش دەکات هەر لە چوارچەوەی عێراق باس لە پێشمەرگە و هەرێمی کوردستان دەکات کە وەکو دەزاندرێ ئەنی هەرێمی کوردستان تا ڕادەیەک ینی سربەخۆیانە مامەڵەی کردووە چاوەڕی ئەوە بکەین ینی لەو 4 ساڵی ئایندەدا ئیدارەی ترامپ موژدەی خۆشی بۆ خەڵکی کوردستان هەبێ بەڵێ پێم وایە کە جیهان خۆی ئەوە دەبینێت وەک باسمان کرد بەڕێز ترامپ کە گەیشتە کۆشی سپی ئەو کارانە دەبینین یەکێک لەو شتانە بریتی دەبێت و کە پێشبینی دەکەم ئەوەیە سیاسەتی ئۆباما ئەگەر تەماشا بکەین ئیدارەی ئۆباما سیاسەتێکە کە سیاسەتێک بووە لە ڕێگە و بەهۆی بەغدادەوە بووە ئەمە لەگدانەوەی زۆری هەیە کە پێم وایە هەڵەیە بەڵام ئەوەی ئێستا ئەمە دەیبینین لە عێراقدا ئێستا کێشەی زۆری هەیە ناتوانێت ئەرکە بنچینەی و بنەڕەتەکانی خۆی جێبەجێ بکات بەڵام ئەوەیە کە دەیبینین لە جیهانی ڕاستەقینەدا لە واقعدا ئەمە هەنگاویەکەمی ترامپ دەبێت کە بیگۆڕێت ئەگەر لە کۆشی سپی دەست بەکار بوو سیاسەتی هەر ڕاستەقینە ئەوە دەبێت کە ئەوان لە دۆخەکە تێدەگەن ئەگەر بەغداش نەیتوانی ئەرکە بنچینەکانی خۆی جێبەجێ بکات نەیتوانی شنەکانی بپارێزێت نەیتوانی ئاسایشی تەواوی عێراقیەکان و پێکهاتەکان نەک تەنها یەک پێکهاتە بپارێزێت ئەوە ناتوانرێت کە داهاتە فیدراڵیەکانی بەدەست بگات هەمان کات لایەنی دادوەری و دادگەریش چی ماوە لە عێراق تەنها پاسپۆرت و ئاڵایەکە لە وڵاتێکدا لە هەمان کات ئەگەر ئەوەی کە لە بەغدا ڕوودەدات
is a ئاستانگ Baghdad بێت that's collapsing. کە What's بەغدادێک بەرەو ڕوخان left? Emergent ئایا Kurdistan. چ ڕوودەدات That's the reality. کوردستانێک کە بە دەردەکەوێت And if ئەمە we have واقعە realists in Washington, واقع D.C., بینەکانیش they'll see بەو that شێوەیە too. دەبینن And that's gonna take ئەوانەی us, کە by the لە way, ئیدارەی I دۆناڵد think, ترامپ دەبن to the situation پێم وایە دۆخەکە after Mosul is liberated. دوای ڕزگارکردنی مووسڵ I have a couple of things to say. من دەمەوێت هەندێک لەوبارەی قسە بکەین زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت هەرێمی کوردستان ئەو پێگەی کە هەیتی لە ناوچەکەدا بەم شێوەیە ئامادە نییە یعنی بتوانێت شوێن گرەوەی وڵاتێکی وەکو تورکیا بگرێتەوە کە چەندین ساڵە هاوپەیمانی ئەمریکایە بەڕێستان باز لە بنکەیەکی هەمیشەیی سەربازی دەکەن لە هەرێمی کوردستاندا ینی پێشببینی ئەوە دەکەن ینی پێگەی هەرمی کوردستان لە ڕووی جوگرافیەوە ئەوەندە باش بێت تاوەکو ئەمریکا بنکەیەکی سەربازی هەمیشەیی بکاتەوە I think it'd be very good. پێم وایە زۆر باش I'm a دەبێت supporter of that. من ئەوم پێخۆشەوە هاندەریم ئەو بۆ چوونە لە Whether this administration does وڵاتیش it or پێم not, we'll وایە find کە out. ئەگەر ئیدارەی نوێ پلانیەوەی هەبێت یان ئەوە پێم وایە لە داهاتووە بۆیان To دەردەکەوێت do that. Now, بەڵام the Kurds have been asking کوردەکان for داوایان a کردووە US base کە for many years. چەندین ساڵ لەمەوبەر کە ناوەندێکی ئەمریکی هەبێت The United States ناوەندێکی hasn't سەربازی done that. بەڵام وڵاتی کردوەکە ئەمریکا ئەو کارە ئەنجام نەداوە پێم وایە کاتی ئەوەیە کە پێداچوونەوە بکرێت وەک هەنگاوێت کە لە بەرژەوەندی هەم کوردستان و هەم وڵاتی کردوەکانی ئەمریکاشە چونکە گەر تەماشای عێراق بکەیت You may as well call it the Iranian army. یاخود لەوانە زۆر جاتر پێیان دەگوترێت هێزی ئێران یان کاریگەریەکانی ئێران ئەوەندە بەهێزن لە ناو سوپای عێراقدا وەک لە ڕزگارکردنی مووسڵ بەدەردەکەوێت سەرڕای ئەوەش ئەوەی لە ناو سوپای عێراق دەگوزارێت 40,000 سەرباز ئێستا لە هاڵمەتەکانی ڕزگارکردنی مووسڵ بەشدارن 15,000 are hostile shelters. هەروەها 50,000 شیعان بۆیە Regaining a balanced power is a good thing. پێم وایە I think it starts. جێڕانەوەی هاوسەنگی هێز باش دەبێت ئەمە لە بەرژەوەنی کوردستان دەبێت بوونی ناوەندێکی سەربازی ئەمریکا باش پێشتر ینی بەردەوام کوردەی گورد دۆستمان نییە تەنیا دۆستمان چیاکانە پێتان وایە بەڕاست ئەمریکا ینی دۆستی ڕاستەقینەی کووردە لە باشووری کوردستان بە تایبەت Well, time will tell. پێم وایە بە تێپەڕبوونی کاتەوە دەزانین ئێستا ئەمریکیەکان لە هەر کات زیاتر بە ڕێز لێگرتنێکی زۆرەوە لەبارەی کوردستانەوە دەدوێت من 2 ساڵ لەمەوبەر ئەوم نەدەبیست من مێژووی کوردم خوێندووە لە 2002ەوە من بە دەگمەن بیستوم کە ئەمریکیەک یان کەسێکی سیاسی باس لە کورد بکات ئێستا بە بەردەوامی ئەوە دەبیستن و ڕۆژانەش پاڵپشتی کورد لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا زیاد دەکەن ئەوە خاڵێکی بەهێزەکە لێوە دەست پێ بکەین پێم وایە ئەمە ئاماژە بەوەش دەکات کە چی لە ڕەداهاتوودا ڕوودەدات ینی گەلک جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە ینی ئەمریکا هەڵەیەکی کرد لەوەی پاش ڕزگارکردنی عێراق لە 2003 عێراقی تەسمیل بە ئێران کرد چووکە لە قسەکانی بەڕێستاندا چەند جارێک ناوی ئێرانم جێویست بوو بۆیە من دەمەوێت بپرسم لە چ کاتێک ئەمریکا ئامادەیە یاخودە و ئەگەرە هەیە ئەمریکا هەرێمی کوردستانیش تەسمیل بە هەژمونی کۆماری ئیسلامی ئێران بکە؟ پێم وانە ڕوودەدات ئەو هەرگیز ڕوو نادات لە ڕوستراتیژیەوە ئەوەی کە زیاتر دەچێت عقلب ئەوەیە کە ئەمریکا نابێت ئەو کارە بکات چونکە ئێمە باس لە جێڕانەوەی هاوسنگ تەراز و هێز دەکەین پێویستە ئێمە درک بە هێزی ئێران بکەین و هاوکات ئەمە هاریکار نییە لە هەمان کات بوونی ناوەندێکی سەربازی ئەمریکا یاخود ئەمریکی لە کوردستان وا دەکات کوردستان هەندێک لە هێزی دەست بکرێتەوە و لە دەرەنجامیش ئێستا کە ئێمە گفتوگۆ دەکەین دیارە خەڵکی کوردستانیش جێویستی ئێمە دەبینن ئەوانش پرسیاریان لەلا دروست دەبێت لە کاتێکدا کە ئەو هەموو لایەنە ئەرێنی کە بەڕێستان باز دەکەن لە سیاسەتی ئەمریکا و سیاسەتی داهاتووی ئەمریکا بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵام هاوڵاتیەکی سەرشەقام هاوڵاتیەکی سڤیل بازدەوە دەکە بۆچی ئەمریکا هاوکاری هەرێمی کوردستان ناکە کە ئێستا لە ڕووی داراییەوە ڕوبەڕووی قەیران بۆتەوە بۆ بەتەنیا بە شێوەیەکی کەم هاوکاری هێزی پێشبەرگە دەکات لە شەڕی
داعش ئایا ئەمریکا تەنیا لە بەرژەوەندی خۆیدا کار دەکات؟ Well, as I listed about 5 or وەک 6 ئاماژەم پێ کرد ئێمە پێ6 خاڵمان باس کرد کە لە بەرژەوەندی ئێمەدایە لە هەردوولا پێویستیشە ئەمریکا زیاتر لەو پێناوە کار بکات و ئەمریکاش لەولانە هاری کار بێت پێم وایە بەرژەوەندی ئەمریکا تەنها لە شەڕکردن لە دژی داعش نییە ئەمریکەکان زیاتر ئێستا ڕەوشی مرۆڤایەتی و هەروەها مرۆڤایەتی خۆی دەبینن لە کوردستان ئەمە ناوچەیەکی جوانە من لێرە ژیاوم دەتوانم بچمە کڵێسا من یەکێک بووم لەو ئەمریکیانەی کە بەدەگمەن دەمتوانێ و کار ئەنجامدەم من لەگەڵ هەندێک لە یەزیدەکانیش بووم ئیمڕۆ لە هەندێک لە کەساتی ئاینەکانی تر کوردەکان ئەوەی کە لە هەمووی دەبینم لەو کۆنفرانسەی باس لە لێبوردەی دەکات لێدوان و مشتوم ڕووگفتوگۆی جوان ئەوێ دەبینین کە ئێمە لە پێناوی جەنگمان کوردەکان خەباتان بۆ کردووە کوردستان ئێستا بە شێوەیەک گەشەی کردووە کە نمونەی نەبووە ئەمە ئاسان دەبێت لە داهاتوودا بەڵام پێویستە بەردەوام بێت پێویستە ئەو دۆسیە گەشە بکات و هاریکاری بەڕێز جەنەڕال ئێنری ئۆدینۆ ژەنەڕالی خانەنشینکراو لە سوپای ئەمریکا یەکجار سواست دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا لە پرۆگرامی باسی ڕۆژ. No, it's my pleasure. خۆشحاڵ بووم کە لێرە بووم خۆشحاڵم کە گەڕامەوە کوردستان دووبارە. بەڵێ بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوام دەبێ ئێستا دەچینە ناوبڕێک و دواتریش دۆسەی دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. Hi, my name is Victoria and I'm an instructor at ELI. English is vitally important in today's globalizing society as it opens career opportunities for a better future. Hi, my name is Rashid. Hi, my name is Pev. Hi, my name is Sherko Bangi. I like reading books to expand my knowledge. That's why I choose ELI. My dream job is to become an ambassador, which is why I choose ELI. ELI has helped me learn the most widely used language in the world. Hi, my name is Nuha and I work in human resources. One of the top qualities we look for when hiring any employee is English. Join our ELI courses to help prepare you for university, the TOEFL exam, or help you with business and personal interactions in English. AUK, your path to excellence. زۆر باشە بەڵام دەبێت ئاگە لە سێ شت خێرایی بینین دەنگ مامۆستا خۆی توێڵی ئۆستریە ئێستا لەگەڵ ئۆتری تیلیکۆم سێ خزمەت گوزاری ناوەسان بەدەستپێنان لە یەک پاکێشدا خێراترین ئینتەرنێت بینینی کۆمەڵی کەناڵی تەلەڤیزیۆنی بە فول HD لەگەڵ پەیوەندی تەلەفۆنی ناوخۆیی و نێودەوڵەتی بە بارزترین کواڵیتی دەنگ و بە کەمترین نرخ ئۆتری تیلیکۆم لەگەڵتانین لە هەموو شوێنێک. ئەوە ڤیدیۆ تازەکەشم بۆ ئاپلۆد کردی زۆر بە خێرایی. زۆر جوان ئافرم هیوادارم ئەوەش ناو دژمنان پێچی. نەی ناو سەلازەش بۆی لێە سەلازەشان بۆ بڕێز کردیا داوا لە خۆی گەورە دەکەین پاداشتی هەموو کەسانە بداتەوە کە خاکەکەمانیان ئازاد کردەوە شیفای بریندارەکاندا و ئاشتی و ئاراویم کەڕێتەوە بۆ ناوچەکەمان و هەرێمەکەمان.
جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بەڕەوشی نێوەخۆی هەرێمی کوردستان و پێکەوە ژیان و دیارە ئەمڕۆ کۆنفرانسێک لە شاری هەولێر بەڕێوە چوو سەبارەت بە تیرۆر و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان هەڕەشەی تیرۆر لەسەر هەرێمی کوردستان دیارە لە قۆناغی ڕابردوودا گەلی کورد ڕوبەڕووی چەندین تیرۆری جۆر بە جۆر بۆ تۆ لە کیمیابارانکردن لە ئەنفالکردن ئیتر کۆمەڵێک موسیبەت و دەر بە سەرگەلی کووردا هاتووە بۆ قسەکردن لەسەر ئەم ژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سەنتەر بەڕێ سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار و سەرۆکی پێشووی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق لەگەڵمانە بەڕێ سەردار عەبدوڵڵا بەخێر بێن بۆ باسی ڕۆژ ئەمڕۆ بەڕێستان لە کۆنفرانسەکە بەشدار بوون باز لە تیرۆری گەلی کورد دەکرا و ئیسماعیل بەشکچی سیاسەتمەداری دیاری تورک و نووسەری وزانەی تورک باسی لەوە کرد کە تیرۆر بەرامبەر بە گەلی کورد بەردەوامە و بەردەوامیش دەبێت خوێندنەوەتان بۆ ئەم قسەیە قسەیەکی ئیزافی کە بەشکچی کردی ئەوەیە کە یەکێ لە مشکلەکانی کورد بە درێژایی ئەو 100 ساڵی کە پێشتریش بۆ دواتر لەوەی کە ئەو تیرۆرە دەرەقەتی هاتووە کێشەیەکی ناوخۆییە پارچە پارچەبوونی کورد خۆیەتی دابەشبوونی کورد خۆیەتی بەسەر کێشەکانە من لەمێ شتێک بڵێم کە لێرە بەبینەرانی بەڕێز و بەدەنام دەڵێم ئەو کاتێک کە شەڕی کۆبانی بوو و داستانە گەورەی کورد لە کۆبانی تۆماری کرد من سەرقاڵی نووسینی کتێبێک بووم کتابەکەم و کاتە تەواو کرد لەبەر هەندێک ئەسبابی سیاسی چاپم نەکرد لێگەڕاوم پیا چوونەوەیەکی کەمەوێ بۆ چاپکردن لەوێ دەڵێم ئەم قۆناغی جیهان قۆناغی ململانیال بە تەمە قسەی من نێستی نادەم کردوتە سەر هەندێک بیرمەند ململانەیە لە بنێوان لێبوردەیی کە ئەمڕۆ کاک فاروق ڕەفیق بۆی ڕاستکردنەوەتی لێبوردەیی نییە پێکەوە هەڵکردنە و لە نێوان ئوسوڵیەتە ئەنجام ئوسوڵێتە هەندێک جار ئوسوڵێتی ئاینیە ئەنجا مەرج نییە ئوسوڵێتی ئاینی ئیسلامی بێ ئوسوڵێتی ئاینی دیکەیە هەندێک جار ئوسوڵێتێکی ئایدۆلۆژیە فکریە هەندێک جار سیاسی هەندێک جار نەتەوایەتیە ئێمان دێجار لە بەردەم ئوسوڵێتێکی نەتەوایەتیان هەندێک جارش نێودەوڵەتی بەڵێ تۆ کێشەی بەڵقان کارەساتی بەڵقان ئوسوڵێتێکی نەتەوایەتی خۆڵقێنێ ئەنفال دەرەنجامی ئوسوڵێتێکی نەتەوایەتیە کە دەوێنێتەوەی بەرامبەری ئەقسا بکە لەم جەنگە جیهانیەی کە لە نێوان ئەم دوانەیە لە نێوان لێبوردەیی جیهانی و لە نێوان ئوسوڵێتی جیهانیە کورد ڕەمزی لێبوردەیی جیهانی و ئەمە لە خۆ نەمن لەو کتێبە شڵات نامێ کاتی بەرنامەکە بۆ ڕێکلام بۆ کتێبەکەی خۆمی ئەوە بکەم بە وردی باسی ئەوم کردووە کە لەحزەی لێبوردەی کورد لە حزەیەکی تاریع نییە تازە نییە کێشەیەکمانەیە کە ئێمە دایان نمو ناتوانین بێنینەوە لەسەر لێبوردەی کورد ئەم لێبوردەیە لە ناوخۆی خۆمان هەیە کێشەمان هەیە و قسەیەکی هەیە کە هەندێک لە بیرمەندە فەرەنسیەکانێکن کە جەنگی براکان خوێناویترین و دڕندەترین جەنگە ئێمە کێشەکەمان لەوەیە کە تۆزێک لێبوردەیمان لە ناو خۆمانە پێویستە بەو لێبوردەیە لە نێوان خۆمانە ئێمە ئەتوانین نەکار ئەتوانین دەرەقەتی تیرۆری جیهانی بین نەگەر ئەتوانین دەرەقەتی دوژمنەکانی دەرەوەمان بین بە پێچەوانەوە ئەتوانین ببین کورد لە چوار پارچەی کوردستانە بەو ڕوبەڕووبوونەوەی ئێستا کە لە عێراق و لە سووریا بەرامبەر بە تیرۆر هەمانە هەموو هێزە کوردستانەکان کە هەمانە ئەتوانین ببینە ڕەمزی لێبوردەیی جیهانی لە بەرامبەر توندڕەوی جیهانی بۆ کورد بۆ پێکاتەکان بۆ نەتەوەکانی دەوروبەر ینی لێبوردەیی هەبووە پێکەوە ژیانی هەبووە و بە سینگێکی فراوان مامەڵی لەگەڵ هەمووان کردووە بۆ کورد لە نێوە خۆیدا لێبوردەیی نییە ئامادەی سازان نییە ئامادەی گفتوگۆ نییە ئەگەر باز لە ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان بکەین هەر حزبێک باز لە گیرفانی خەڵکی کوردستان دەکا هەر حزبێک باز لە برسێتی ئەو خەڵکە دەکا بەڵام بۆچی ئەنی ئامادەچی نییە لەوەی لەسەر یەک مێزدا بنشنووە بەرژەوەندەکانی حزبی بەلاوە بنێن خۆی کێشەکە دەبێ من نامێت سەر پێی جوابی و پرسیارە بەمەوە ڕەنگە پرسیارە پێویست کە ئێمە دانیشین دراسی جاجای لەسەر بکرێ بۆ شۆپی لەسەر بکرێت بۆ ئێمە ئەو لێبوردەیە لە مێژوومانە هەیە مازە نییە و لە سلوکمانە هەیە لەگەڵ خەڵکی تر لەگەڵ پێکهاتەی تر بۆ لەگەڵ خۆمان هاواین ئەمە پێویستی بە وەڵامی زانستیە بەڵام من معنیم بە دوو مەسئلە یەکێکیانەوەیە کە ئەم دۆخەی ئێستەی جیهان کە خۆڵقاوە بۆ ئێمە هەم هەڵگری مەترسی هەم هەڵگری دەستکەوتی گەورەیە بۆمان تەنها تاکە ڕێگەی بۆ ئەوەی مەترسیەکان نەبنە خەتەر لەسەرمان
جێبەجێ نەبن لەسەرمان بۆی بتوانین خۆمانیان لێ پارێزین و دەستکەوتی گەورە بەدەست بێنین یەک پێشمەرجی ئەوەیە کە پێکەوە کار بکەین کە جناب تەزانی من لەم حەڵقەیە لەم میدیا لەم شاشەیە لە زۆر شوێنی تریش بانگەشەم بۆەوە کردووە کە ئێمە پێویستەکە لەسەر بنەمای مشترەکی ئەم حیزبانە چی هاوبەشمان هەیە پێکەوە چۆن هاوبەشمان لەگەڵ خەڵکی تر هەیە لە پێک هاتێتر با دەست بگرین بە هاوبەشەکانی خۆمانەوە هەندێک هێزی سیاسیمان هەیە ئەساسی و گەورە و کاریگەرن لە هەر چوار پارچەی کوردستان ئەمە لەم قۆناغی کە جیهاندا ئاڕێژرێتەوە بە تایبەت لە دوای هاتنی ترامپەوە کەس ناتوانێت پێمان بڵێکی ڕوەدا ئەوە کاریگەری گەورەکانی لە ئەوروپا خەریکە دەرەکەوێت لەمەیە ئێمە پێویستەکە باش خۆمانی بۆ ئامادە بکەین من لەمەیە شتێک بڵێم بزانە یەکێک لەو شتانەی کاریگەری هەیە ئێمە لە عەسرێکی ترە ئەمانتوانی تۆزێک ئاسانتر چاوپۆشی لە ڕابردووی خوێناویمان بکەین و تەوقە لەگەڵ یەک بکەین و غیابی میدیایەکی زۆر و غیابی فەیسبوک و غیابی ئەوەی کە منبەرێک هەیە گوتارێک دێ گوتارێکی توندا گوتارێکی ژەهراوی کەواتە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆڵێکی زۆر سەلبیان گێڕاوە لەم مەسئلەیە بۆیە ئەبینی بەرخورد لە کێشەیەکی گچکەیە ئەبێتە قەزەیەکی نیشتیمانی میدیاکان ینی بەشی زۆری میدیاکان لە هەرێمی کوردستان میدیای حزبین پێدوانی هەر ئەو حزبانش بەرپرسن لە خوڵقاندنی ئەم ڕاڕایە لە نێو خەڵکی کوردستان کامەران من هەم حیزبایەتیم کردووە هەم لە میدیاش کارم کردووە مشکلەوەی هەندێک جار ئەم دەستگا میدیانە ئەوەی ئەکەن سیاسەتی حیزبەکە بێتە پاشکۆی ئەم گوتارە میدیاییە ئەم قسەی لە خۆ ناکەم ئەمە کوڕی ناو هەردوو مەیدانەکەم هەم سیاست و هەم میدیا دەیزانم ئەمە کێشەیە میدیاکانیش ئەو ڕۆشنبیرە ئەو سیاسیە مستەقلە ئەو محەلیلە ئەو ڕۆژنامە نووسەدێت سەر تەلەڤیزیۆن بۆ بەدەستهێنانی چەند لایکێک زیاتر ئەو قسە تونداناکە کە لایکەکانی بۆیانن لە نەتیجەیە قسەکردن و دەرکەوتنمان کە کاریگەری لەسەر خەڵک دروستەکە بەر لە هەموو مەسئلەیەک ئەرکێک ئەخلاقیە ئەرکێک ئەخلاقی و ئینسانی و نیشتیمانیە ئەم قسەی من چ کاریگەریەک دروستەکە ئەم شەوپاڵ بۆ خەڵکەوە ئەنێ چەپڵە بۆ ڕفتارێکی خراپ لێ بدا یان چەپڵە بۆ پێکەوە ژیان پێکەوە کارکرد زۆر باشە بۆچی ئێستا لە هەرێمی کوردستان ینی چەند مانگێکە دەبینین دۆخەکە بەرەو دابڕان و بەرەو ئالۆزبوون و ینی بەرەو تەنگەژەی زێدەتر دەڕوە پێ دوایە هۆکار چییە؟ ینی ئەوە پەیوەندی دارە بەو تیرۆرەی کە چەندین ساڵە لەسەر گەلی کورد بەردەوامە ئێستا بە شکلێکی دیکە دەیەوێ ئەو جوداییە دروست بکە؟ من پێم وانە زان کێشەکە داخلیە ینی کورد ململانەیەکی مێژووی 50 ساڵی ڕابردووی هەیە شەستەکانە لانی کەم ئەوەی کە ئێستا هەین بەداخەوە تەداعیاتی بەشێک لەو ململانەیە ماوە بەڵام ئەمەی کەوتم ئەوەی دێتە سەر من ئیسەن نمونەیەکی بچووکت بۆ هێنمەوە کە ئەمڕۆ لەگەڵ هەندێک لەو برادرانەی پارتی لەو کۆنفرانسە یەکترمان بینی لە هەمشی کۆنفرانسەکە کە هەموو لایەک یەکترمانە بینی و مەرحەبا ئەوانە من کاک مەحمودم بینی کە ئەندامی مەکتەبی سیاسی پارتیە کاک کومێت خۆشنا و هەندێک لەو برادرانی پارتیم بینی بزانە یەک تکای برایانە تکایشی برایان خات و سروە عەبدولواحد قسەی کردووە باش ئەم قسەیە تۆ لەگەڵی دیا لەگەڵی نیت جۆری بەرخوردەکەت لەگەڵ ئەم قسەیە دروست نییە بەتایبەت ئێمە ئەمڕۆ لە کۆنفرانسێکی باسی لێبوردەیەک من تەقدیری تووڕەیی کە سوکاری پێشمەرگاکەم من لە مناڵیمەوە پێشمەرگەم مناڵ بووم باوکم پێشمەرگە بووە ئاوارە بووم لەگەڵی لە ژیانی پێشمەرگایەتی ئۆردوگایژیان خۆم لە پێنجی عەدادیەوە خوێندنم بەجێشتەوە چوومەتە شاخ ساڵی 1970 کە 30 ساڵ پێش ئێستاکە برایەکم بە تەنیشتی خۆمەوە لە سەنگەرەکە شەهید بۆ لەگەڵ هەم کە سوکاری شەهیدم هەم پێشمەرگەم و شانازی گەورەی عمرم تا ئەمێنم پێشمەرگەیەکی دانەبڕاوی ئەم میلەتەم تەسلیم لەبوومەتەوە بۆ لەحزەیەک و تا ئەمرم پێشمەرگەم گەورەترین سفەتم پێشمەرگەیە بەڵام ئەم بەرخوردەی کە ئەیکەیتە قەزەیەکی کۆمەڵایەتی کەسێک قسەیەکەکە ئەم قسەیە باشە یا خراپە توندەیان نەرمە وەسیلەی تر هەیە دادگا هەیە چم لە دادگا شکاتی هەوڵە دەم لە خۆی تێبگەم هەوڵە دەم بچم لەگەڵ فراکسیۆنەکەی قسە بکەم گروپێک دروستەکەمە چمە لای حیزبەکە ینی پێ دوایە پارتیە پرسەکەی گەورە کردووە ئێستا ئەمڕۆکە ینی بە هەزاران پێشمەرگە لە بەردەم داواکاری زانی من دیسانەوە ئەڵێم شانازی گەورەم ئەوەی پێشمەرگەی کوردستانم بۆ شانازی گەورەم ئەوەیە خزمەتکاری هەموو کوردستانم بەبێ جیاوازی حیزبەکان من متهمم بەوەی کە پێوەکەم متهمم اتهام لا أنفيه وشرف لا أدعيه بويك
من بەرژەوەندی باڵای ئەم میلەتەم خستۆتە سەر و هەموو بەرژەوەندەکانی تر لە بەرژەوەندی خۆمەوە دەست پێ بکاتە ئاگاتە بەرژەوەندی حزبێکە کاریتی بەڵام پێ دوایە حزبەکانی دیکە لە بەرژەوەندی گشتینین بەڕێز نازانین چی خۆی مشکلەکەەوەی هەندە جار کە ئێمە تەرتیبی ئەولەویاتی بەرژەوەندی گۆڕین بەرژەوەندی یەکەم بۆ بەرژەوەندی باڵا و بەرژەوەندی گشتیە بەرژەوەندی دووەم بەرژەوەندی حیزبە من لە مناڵی لە شاخەمە فێر بووم بەرژەوەندی سێم بەرژەوەندی کەسێکانە هەر بەرژەوەندێکی حیزبی و تاکە کەسی کە لەسەر حسابی بەرژەوەندی گشتی تحقیق کرا بەرژەوەندیەکە خەلەلیتیایە دەمەوێت بڵێم بەرژەوەندیەکی نیشتیمانی نییە و خەلەلیتیایە نەتیجە ئەم مەسئلەیە بەچی عیلاجەکرێ من پێم وایە لێبوردەی لێرەوە دەست پێکا کە ئێمە یەکێک غەڵەتیش بکا بەرامبەرمان ئێمە بۆ شێوازە مەدەنیەکان بگرینە بەر بزانە من تەقدیری تووڕەبوونی خەڵکەکەم کەسێک کە شعور بە ئیهانا کات و ڕابێ بەڵام بە طبیعەتی حاڵ من ئەمڕۆ بۆ برادرانی پارتیموت بەشێک لە کادرەکانی ئێوە لە ناو مزاهرەکان بوون بەشێکی خطابێدا بەشێکی ئەوەیە وت من پێم وایە بەڵام تۆ لەگەڵ قسەکانی سروە نابزانە عەبدولواحیدی لەوە گەڕێ من لەگەڵ قسەکانی میان من وتم تەقدیری تووڕەبوونی خەڵکەکەم من پیاوێکم پێشمەرگەم دایکم پێشمەرگە بۆ خێزانی پێشمەرگە بۆ دایکی شەهیدە لەبەرەوە لە کەسیشی منیش قبول ناکەم کە بێ ئیهانە بکە ئەمە مەسئلەیەکی ترە بەڵام چۆنی قبول ناکەم چۆن بەرخورد لەگەڵم مەسئلەیەکەم ئێمە جاری وایە کەسێک هەڵەیەکەکە ئەم هەڵەیە پاڵی پێوە بنێن بۆ ئەوەی کە بە مجرمی حساب بکەین و وای لێ بکەین تەشیری پێ بکرێ یا وای لێ بکەین شعور بە هەڵی خۆی بکاو بێتەوە ناو ئەو دۆخەی کە من هەڵە بووم وەڵاهی ڕاستە من دەبێت تەقدیری ئەو کەم و تۆزێک مراعات بکەم بەڵام پێ دوایە ینی ئەم جۆرە گوتارانە چەندین گوتاری دیکە کە لە بەغدا دەدرێت ینی بۆ نمونە بەڕێستان ینی چەندین جار سەردانی بەغداتان کردووە لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدا دانیشتون ئێستاش بە هەمان شێوە خەڵکی دیکە دەچێتە بەغدا نوێنەری حزبەکان لەگەڵ نووری مالیکیدا دادەنیشەوە ئیتفاقاتی سیاسی دەکە وەکو دەبیندرێتن کۆمەڵێک شت وا دەکە کە ینی کورد یەکدەنگ نەمینێ پێ دوایە ئەمە لە شتی شخصیەوە دروست کامەران شخصی نەبزانە دوو کەیسی جیاوازە من باسی لێبوردەیم کرد لە نمونەیەکی بچووکە بۆی نەچمە سەر قەزیە گەورەکان من دژی ئەوە نیم کەس بچێت لە بەغا کۆبنەوە بکە من بە تاقی تەنیا ڕۆشتم بۆ بەغا چون بۆ ئەوێ ژوتم من نوێنەری کەس نیم بە صفەتی شخصیم هاتووم کە سەرۆکی حیزبەکانم بینی و مەرجعینەکانی شیعەم بینی ساڵی پار هاتیشمەوە سەرۆکی حیزبەکانی کوردستانم بینی بە کاک نەوشیروان دەستم پێ کرد برادرانی پەکەکەم بینی کاک مەسعودم بینی مامۆستا محەممەد فرەج وەختە ئەمێداری گشتی یەکگرتوو بوو برادرانی یەکەتی کاک کۆسرەت و کاک بەختیار و هێروخانم بینی کاک بەرهەم لە ئەمریکا بوو مامۆستا عەلی باپیرم بینی دیسانەوە خۆ من ئەمە بە صفەتی شخصی کردومە کێشەکە لەکوایە کێشەکە لەوایە کە ئێمە خۆمان لێرە مادام کێشەمانەیە مادام متفق نین هەندێک جار کە بە جیاجیا ئەڕۆین ڕەنگە زیانمان پێ بگەێنێ اینجا مشکلەکە لەوەیە کە وەفدێک بە جیا ئەڕوا کاک مەسعود ڕۆی مجموعەیەکی لەگەڵ بوون مجموعەیەکی ینی هێشتا زیانمان پێ نەگەیشتووە لە بەغدا نازانی چۆن زیانمان پێ نەگەیشتووە ئەزانی خۆی زیان دوو نەوعە کە ئێمە حسابی ناکەین زیان نەوعێکە کە دێ ئەمە ئەشکێنێ ئەم مێزەی تۆ ئەشکێنێ نەوعێکە کە مێزێکی باشتر هەیە کە وارد بوو بێتە جێگاکەی تۆ حسابیەوە ناکەی ئەو مێزت بەدەست نهێناوە کە سەد بەقاتی ئەمە باشە ئیخۆوە زیانێکی ئفترازیە کە لەوە خراپترە کە مێزەکە دەشکێ ئەوە نابینرێ زیانێکی نەبینراوە کە زۆر خراپترە لەمە من پێم وایە مەسەلەن کاک مەسعود دەچێ بۆ بەغا کە بەشێک لەگەڵی ناڕۆن ئەمە بە طبیعەتی حاڵ مووقفی تەفاوزی تۆ زعیفەکە دواتر ئەگەر جەماعەتی تر بڕۆن لەگەڵ لایەکتر ئەمە مووقفی تەفاوزی زعیفەکە لە نەتیجە ئێمە مشترەکمانەیە عێراقی دوای ڕوخانی سەدام ئەم قسەیەم زۆر کردووە زۆر بە دیقەتەمێ بڵێم زۆر بە کورتی لەو وەخت ئەو لەحزەیە سەدامە ڕوخێ دەوڵەت انهیارەکە دەوڵەتی مرکزی تۆندی لەژێر هەیمەنە و هەژمونی تاکە کەس و تاکە عائیلە و تاکە مەزهب انهیارەکە عێراق کراوە بێ لە بەردەم ململانەیەکی هەمەلایەنە و چەند ئاستە ململانەیەکی لە بینی کورد و عەرەبە تاریخیە ململانەیەکی لە بینی شیعە و سوننیە تاریخیە ململانەیە کە سیاسیە لە بینی ئەلمانیە ئیسلامیە لبراڵە عقلێتی شمولی و دیکتاتۆریە ئەم ململانەیە بەردەوامە بێ هەمومان شەڕ لە پێناوی ئەوەکەین هەرێکێکمان دەمانوێت مەلامەحی عێراقی تازە ئەو ململانەی بەڕێستان باسی لێوە دەکەن گەیشتۆتە ناو ماڵی کورد لە کاتێکدا هەندێک کەس پێی وایە کە بڵێ بەڕاز گەیشتۆتە نێو ماڵی کورد هەندێک پرۆژەی عێراقی هەیە ئەمە دوولایەکیش دەڵێن سەر بەخۆی کامەران ئەمە دوولایەنێ بزانە پێکەوە بوونمان لەگەڵ عێراق یا جیابوونەوەمان لەگەڵ عێراقا لە حاڵەتێکە ئەتوانین بە قووەت بین کە پێکەوە بین یەک پرۆژە یەک پلانمان هەبێ ئەمە یەک دوو
من ئەم قسەیە بە هەموو سەرکردە کوردستانەکانم بوو سەرۆکی حیزبەکان بە کاک مەسعودی شموت ئێمە خەلەلێک هەیە لە تەعاملمان نەجەفمان چۆڵ کردووە کە سیاسەتی عێراق لەسەر پەنجەی نەجەف هەڵەسووڕێ نەجەف مەرجعیەتێکی عێراقیە لێمان نەشێوێ مەرجعیەکی ئیقلیمی نیە ئەمە مەسئلەیەکی گرنگە نەجەفمان چۆڵ کردووە لە کاتێکا کە ئەو وەختەی نەجەف چۆڵ نەبوو کورد چۆڵی نەکرد بوو من جارێکیان بە ڕێز مالکی وت لە کۆبنەوەیەکە لە ماڵی کاک ڕۆژ بوو باسی مەرجعیە کرا من باسی مەرجعیم کرد وتی کردی بە نوکتە وتی ئێوە لە ١٧ مەرجعیەتان هەیە بە نوکتە وتیم نەخێر وتم نەخێر ئێمە لە ١٠ مەرجعێمان هەیە مەرجعیە تایفی نییە تا تۆدا بەشیکەی مەرجعەیەکی عێراقیە و بەڵگەشتە دەمێ وتی چێوتم مەرجعیە لە هەموو خلافاتی ئێمە لەگەڵ تۆیە مەرجعی پشتگیریەمەی کردووە لەبەر دوو سەبەب یەکیان لەبەرەوەی مەرجعەیەکی تایفی نییە دوو لەبەرەوەی ئێمە لەسەر حەق بووین بۆیە ئەمە چۆڵکردنی نەجەف هەڵەیە سبەینێ من چوم لە بەغاو لە نەجەفم قسەیم کرد وتم ئێمە ناتوانین ناوە لەگەڵەوە پێکەوە بژین دوو قسە هەیە یان وەرن طریقەیەکی پێکەوە ژیان بدۆزینەوە هەردوو لامان ڕازیکە یا وەرن ئەگەر ناتوانین پێکەوە ئێستا برا ئەگەر ئیجازەم دەیەم بچێتەوە وەکو برا بەدانشین دابەشیکەین و دوو دراوسەی باش من پێم وایە ئێمە پێویستەکە مفاوەزاتی جیاکردنەوەی کوردستان و دامەزرانی دەوڵەتمان لە بەغاوە دەست پێ بکە کە بەغامان زامن کرد ئەو وەختە میلەتەکەمان لە شەڕێکی درێژخایەنی تاقەت پڕوکێن ئەپارێزین ئەتوانین دەوڵەتێکی مستەقر بنا بکەین لە منتیقەکەیە ببێتە مایەی زۆرقامگیری بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست و بۆ هەموو جیهانی دیارە لە کاتی گەڕانەوەی باست لەو تەرحانە کرد لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا من گوێویستی بووم بەڵام لێرە گرفتەکە ئەوە نییە کە ئێمە چ خیتابێکمان هەبی بەرامبەر بە بەغدا حکوومەتی هەرێم خیتابێکی هەیە چەند فراکسیۆنێکی دیکە لە پەرلەمانی عێراق خیتابێکی دیکەەوە فراکسیۆنی دیکەش خیتابێکی دیکەیان هەیە پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئێستا جم و جۆڵێک دەستی پێکردوتەوە شاندی پارتی سەردانی حزبەکان دەکات سەردار عەبدوڵڵا ئومێد بەخشە بەوەی ئەم جارە چارەسەرێک من گلەیم لەو ئەوەیە کە بە خاویە ڕواویشە بە خاویە ڕوا من کە پەیامی کاک مەسعودم گوێ لێ بوو لەم کەناڵەوە وتم من ئەگەر سەرۆکیەکێک لەو حیزبانە بم ئەم شەو بەلاغێک دەرەکەم ئەڵێم فەرمون سبەینێ هەمووتان وەرن میوانی ئێمەن بۆی قسەیەکی جددی بکەین لە چارەسەرکردنی ئەم کێشانە زەمن چاوەڕێ ئێمە ناکە زەمن چاوەڕێ ئێمە ناکە لە نەتیجەیە ئەوەی کە لە بەغای بینی ڕنگدانەوەی ئەم خلافاتانەیە کە لێرەیە ئەگەر گۆڕان و پارتی خلافاتەکانیان لێرە بە نوعێک چارەسەرکەن بە طبیعەتی حاڵ ئێکاسە کاتە سەر وەزع ئێوێ من کاتی خۆی لە بەغا ئەو قسەیەمە کرد ئەموت ئێمە ئەو برایەتی لە بەغا هەمانە دەبێ وا بکەین ڕنگدانەوەی لەسەر کوردستان هەبێ لێرەش پێکەوە هەندێک پرۆژە و پرۆژە کاری ئێستا حزبەکان باسی لێوە دەکەن کات کوشتنە من ناڵێم کات کوشتنە دەڵێم منتیقەکە دوای هاتنی ترامپ گۆڕانکاری یەکجار گەورەتیای ڕۆدا کە چاوەڕێی ناکەین دوو ساڵ لەمەوە پێشتۆتەوە قوعد ناکرد رووسیا ئەوە بێت بە هەموو قوتی خۆیوە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە سوپاکەی دابەزێ نازانی چی ڕۆدا 6 مانگی تر کات لە ساڵحمانێ ئێمە دانیشین هێلکە لە مریشکە مریشک لە هێلکێ بالمناسبە پرسیاری هێلکە و مریشک زانست جوابی ناداتەوە زانست دانیشێ دراسە بۆ 50 نەزەریەت بۆیێنێتەوە پرسیاری هێلکە و مریشک عقل چارەسەرێک ئازانی عقل چیت پێڵێ بە یەک وشە ئەڵێ لێگەڕێ چکە ئەسلی کێشەکەەوەنی هەکامیان لە کامیانە تۆ ئیشی ترت هەیە ئێستا مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان قوڵ بۆتەوە مەترسیش هەیە دەستکەوتیش هەیە بە با دنیایەک دیو نەبینین نەڕەش نە زۆر گەش مەترسی هەیە و دیوی گەشیشی هەیە کە دەستکەوتی گەورە چاوەڕێمان ئەمە لەسەر کێوەستاوە لەسەر خۆمان باشە نیەتی ینی هەردوو حزبی ناکۆک ئەگەر باز بکەین بستنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان نێتیوان بە باش دەبینی کە ئەم جارە چارەسەری گرفتەکان من نیەت بە باشە بینم وا چۆن کاک مەسعود و کاک نەوشیروان پێکەوە توانیان لە قۆناغی ڕاپەڕینا کە جەبهەی کوردستانیمان هەبوو دەستکەوت ئەو هەموو دەستکەوتی هەمانە لە سای ڕاپەڕینە بەدەست بێ ئێستا ئەتوانن بێنەوە بە تەفاهم لەگەڵ طبعاً من باسی قسا ناکەم بۆ چونکە باسی ڕەمزیەتی تاریخیەکەم کە کاک نەوشیروان ڕۆڵی ئەساسێکی تیا بۆ ئەو وەختە لە غیابی مام جەلال کە لە دەرەوە وەختە چالاکێکی دیبلۆماسی زۆر نەشیتی هەبووە کە ئیشەڵام تەمەنی درێژ بێ و سەحەتیشی باش بێ ئەم جەنابی مام جەلال وەم جەنابی کاک نەوشیروانیش پێویستەکە ئێمە پەلە بکەین یعنی ئەوەی کە من سەردانی فلان حیزبەکەم و هەڵبژاردنەکەین ئەو کێشەیە چارەسەر نانە ئەزانی چی هەڵبژاردن چی دروستەکە هەڵبژاردن لە نەتیجەیە ئەمەی هەمانە ئەمەی هەمانە مشکلە شەڕی ناوخۆ لە بەرەوە دروست بوو هەڵبژاردن 4 نزیک ببوویەوە
ئێمە هەڵبژاردن واسەیە ناکەین بۆ تەداولی سوڵتە هەڵبژاردن بۆ ئەقسا سێرەکەمە دەمێ هەڵبژاردن بەرمەوە کۆتایی بە تۆ بێنم جارێم عقلا بێ واز دەبێنین ئەبێ یەکتر قبولکردن و پێکەوە هەڵکردن بکەین بەس بە بنەمایەک ئێستا پێویستەکە من ئەو پەیامی کاک مەسعود لایەنەکانیش جوابیان ئیجابی بووی من پێم وایە ئێستا ئەم کاک مەسعود ئەم کاک نەوشروان ئەتوان ڕۆڵی ئەساسی بگەڕن وەک ئەوەی دوو تەرەفی ئەساسی مشکلەکەن ئەمان ئەتوان ئێستا ڕۆڵێک بگەڕن لەوەی کە بینی کوردەکان لە سووریا چاککەن باشە بەس کاتم تەوا بوو ئەگەر بە کورتی زۆر کورتی وەڵامم بدەیتەوە گەشتبینی من گەشتبینم بەڵام گلەیم هەیە لەوەی ئیشەکە زۆر خاوەڕوە قەت من متهمم بە گەشتبینی و بە ئیجابێت کا کامەرە لە ناو ڕەفیقەکانمان متهمم بە گەشتبینی و بە ئیجابێت بەڵام لە ڕاستیە گلەیم لە قیادی حیزبەکان هەیە لە پارتی لە گۆڕان لەو برادرانەی ترکە ئەم وەزعەت تحملی خاوەخاوی ئێوە ناکات دەست و بردێک بکەن کە بێگومان گەشتبینیش فاکتەرێکی باشە بۆ هەر گەلێک کە بۆ ئایندەی هەی بێ بەڕێ سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار و سەرۆکی پێشووی فراکسیۆنی بستۆی گۆڕان لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس بینەرانی بەڕێ سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆشی